ئەمانە لێرەوە بۆ بیری هاوڵاتیانی بێنینەوە کە کۆرۆنا نەخۆشیێکە و تا ئێستا لە ناومان نابوونی هەیە ڕێکارەکانی خۆپاراستن و دوورکەوتنەوەی مرۆڤەکان لە یەکتری و گرنگیدان بە پاکوتەمیزی و بەکارهێنانی ماسک و دەستکێش بە تایبەتی لە شوێنە گشتەکاندا ئەرکی هەمومانە تکایە هیوادارین هەموو کەسێ پابەند بێتەوە. دیارە ئەم جەژنە بە پێچەوانی جەژنەکانی ساڵانی پێشوو جەژنێکی پڕ لە قەرەباڵغی و پڕ لە ڕووداوی هاتوچۆ بوو بۆ ئێمە. لە ڕۆژانی جەژندا ئێمە 4351 نەخۆش سەردانی نەخۆشخانەی شاری کردووە کە بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆرە. زۆرینەی ئەم نەخۆشانە دیارە لەبەرەوەی هەموو جەژنێکی ڕەمەزان وایە زۆرینەی نەخۆشەکان نەخۆشی هەناوین خۆی بینێتە لەو نەخۆشانەی کە بەهۆی خواردنی زۆر و ئەو خواردنە چەور و قورسانەی کە لە ڕۆژانی جەژندا بەکارە بۆیە زۆربەی نەخۆشەکان بەر نەخۆشی هەناوی ئەکەوێت و ئەوەی جێ سەرنجی ئێمە بۆ لە ڕۆژانی جەژندا لەم سێ ڕۆژەدا نزیکەی 88 ڕووداوی هاتوچۆمان هەبووە کە زۆربیان نزیکەی 70 ڕووداویان تەنها ڕووداوی ئۆتۆمبیل بووە لە ئەنجامی وەڵگەران و پێکداداندا و ژمارەیەکی بەرچاویش لە ڕووداوەکانی ماتۆڕمانە بووە. ئەوەی جێ تێبینیە دیارە ڕۆژانی جەژن یەکێکە لەو بۆنانەی کە ڕووداوی شەڕکردن تیایدا زۆرە بێ کە حەڤە ڕووداوی شەڕکردنمانە بووە لە ئەنجامی بەرێککەوتنی خەڵکان لەگەڵ یەکتریدا و بە تێگڕای جەژنەکە 6 مردوو هەبووە. دیارە ئەم مردووانە زۆربیان حاڵەتە هەنایەکان بوون تەنها یەک مردویان حاڵەتە ڕووداوەکان بووە. ئەمە ئاماری سێ ڕۆژی جەژنی ئەم ساڵ بوو هیوادارین ڕۆژەکانی تر ساتەکانی تر هەموو هاوڵاتیان سەلامت بن و ئەگە پرسیارێکە بە جای بینەوە. بەڵێ دیارە ئەو حاڵەتانی کێنە ناو نەخۆشخانەی شار و پێش نەخۆشخانە مردوون ئێمە لای خۆمان ئەژماری ناکەین ئەوە ئەچێتە سەر ئاماری توبعاتی. ئەو تەفاسیلەی ئێستا ناتوانم بەڕاستی ڕایگەێنم بەڵام ئەتوانین بڵێن تقریبا بە تێگڕای نەخۆشەکان 1/5 پێگاتبوون لە غەیرە کورد. ئیتر ئێمە نازانین گەشتیار بوون یا گەشتیار نەبوون بەڕاستی. بەڵێ ڕووداوی هاتچۆکان زۆربیان گەشتیار بوون. زۆر سپاس.